بەناوی خوای بەخشندەی میرەبان دەنگی خۆتان بدەنە ئەو هەنگاوانەی مزگەوتەکان ئاوەدان دەکەنەوە. دەنگی خۆتان بدەنە ئەو دەستانەی دیواری ماڵە هەژارەکان هەڵدەچنن. دەنگ بدەنە ئەو دەستانەی نیوەشەوان نزا دەنێرن بۆ ئاسمان، نزا بۆ ئارامی وڵات، نزا بۆ گەنجە بێ ئومێدەکان، نزا بۆ دایکان و باوکانی خەمبار. دەنگی خۆتان تەریک مەکەن، دەنگی خۆتان تاریک مەکەن. بەڕێزان، ئەندامان و لایەنگران و دۆستان و پشتیوانانی لیستی ١٤٧ کۆمەڵی دادگەری و بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی، بنەماڵەی سەربەرزی شەهیدان و کەس و کاری بەرکەوتوانی چەکی کیمیایی هەڵەبجە، مامۆسایانی مزگەوت و میحراب، گەنجانی بوێر و ئازا، کوڕان و کچانی نیشتیمان، خوشکان، دایکان، بەخێر بێن بۆ کەرنەڤاڵی ناساندنی کاندیدان و سەرخستنی لیستە پرتەقاڵیەکەی خۆتان، لیستی کۆمەڵی دادگەری ژمارە ١٤٧ بازنەی هەڵەبجە. دەستپێکی کەرنەڤاڵەکەمان بە چەنایەتێک لە قورئانی بەرز و بەپێز دەست پێ دەکات لەلایەن قورئان خوێن مامۆستا خەلیل حاجی ڕەزا. با فەرمێت بۆ سەر ستەیج. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم. يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون. إن الذين يغضون أصواتهم عند رسول الله أولئك الذين امتحن الله قلوبهم للتقوى لهم مغفرة وأجر عظيم. إن الذين ينادونك من وراء الحجرات أكثرهم لا يعقلون ولو أنهم صبروا حتى تخرج إليهم لكان خيرا لهم والله غفور رحيم. يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. يا أيها الذين آمنوا إن جاءكم فاسق بنبأ فتبينوا أن تصيبوا قوما بجهالة فتصبحوا على ما فعلتم نادمين. واعلموا أن فيكم رسول الله
لو يطيعكم في كثير من الأمر لعنتم ولكن الله حبب إليكم الإيمان وزينه في قلوبكم وكره إليكم الكفر والفسوق والعصيان أولئك هم الراشدون فضلا من الله ونعمه والله عليم حكيم. شاكورم دەزانن بۆچی ئێوە کۆمەڵی دادگەرین؟ چونکە باعیسی هێزی دڵ و پشت و پەنای بێکەسانن، یانەی سەرکەوتنی قەومی نەجیبی کوردەکانن، واسیتەی ڕێگەی نەجاتی قەومی دڵسوتاوی کورد. ئەی نیساری مەقدەمی تۆ بن بەجارێ ڕوح و گیان، پێ و قدومت خێر بێ یا ڕەبی بڵند بێ پایەکەت. شاد و مەمنونن بە تەشریفاتنی تۆ پیر و جوان، تۆ چرای بۆ ڕێگەی تاریکی بەختی قەومەکەت. ئەی بناغەی عیلم و سەنعەت وەی سەبەب بۆ حوڕژیان، میلەت ئێستا چاوەڕوانە بۆ نەتیجەی هیممەتت. وەختی خۆ دەرخستنە جێگای هیوای گشتمان. خۆشەویستان، ئێستاش پێکەوە گوێبیستی مارشی کۆمەڵی دادگەری دەبین. क्या कर रहा हूँ?
ये क्या कर रहा हूँ? بەڕێزان و خۆشەویستان با پێکەوە ئەم دروشمە بڵێینەوە. دەنگ بە دادگەری دەدەم، پرتەقاڵی سەردەخەم. دەنگ بە دادگەری دەدەم، پرتەقاڵی سەردەخەم. زیاتر دەنگ بە دادگەری دەدەم، پرتەقاڵی سەردەخەم. دەسەڵ ئێستاش وتەی لیژنەی ئامادەکاری کەرنەڤاڵ لە بازنەی هەڵەبجە لەلایەن بەڕێز مامۆستا نزار کەمال ئەندامی سەرکردایەتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیەوە پێشکەش دەکرێت. با فەرمێ بۆ سەر ستەیج. الرحمن الرحيم إن تنصروا الله ينصركم ويثبت أقدامكم. بەڕێز جەنابی مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری، ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی و کۆمەڵی دادگەری، زانایانی قەدرگران، خانەوادەی سەربەرزی شەهیدان، پێشمەرگە قارەمانەکانی ڕابوونی ئیسلامی، ئەندامان و لایەنگرانی دوو حیزبی برا، جەماوەری ئیسلام خوازی بازنەی هەڵەبجە، سڵاوی خوای گەورەتان لێبێت. ڕوونەکە هەمووان لە پرۆسەیەکی گرنگی گۆڕانکاری و هەنگاوێکی بە نرخی وەستانەوەین لە دژی نادادی و ستەم و زۆرداری، و ئەم هەنگاوەش کۆدەنگی و یەکخستنی تواناکانی دەوێ و پێویستی بە بیری ورد و وەرەی پۆڵاین و کرداری حەکیمانە هەیە تا لە کۆتاییدا بتوانین شادەمارەکانی زۆرداری لە ڕیشەوە دەربهێنین. خەڵکی پارێزگای هەڵەبجە 32 ساڵ ئەزموونی حکومڕانی ئەم دەساڵەتەتان بینیوە. دەزانن تەنها ئەو پرۆژانە بۆنی هەڵەبجەیانەیان لێدێ کە لە ژێر سای دەسەڵاتی ئیسلامیەکان و ڕابوونی ئیسلامی جێبەجێ کراون و بە حیزبی نەکراون. نەزەوی و نەگرد و نەباڵەخانە و نەممتەلەکاتی دەوڵەتمان بۆ حیزب و شەخص بەکار نەهێناوە و داگیر نەکردووە.
کەچی هەر لە پاش نەمانی پارێزبەندی ئاسایشی ئیسلامیەکان لە ناوچەکە هیچ پرۆژەیەک بەبێ فیلتەری حیزب جێبەجێ نەکراوە و شمولیەت و گشتگیری پێوە دیار نەبووە. ئیسلامیەکان دەستێکی ئەمینی حکومڕانی و دەنگێکی دلێری پەرلەمانی و چاوێکی کراوەی چاودێری بوون لە هەر جێگەیەکدا بووبن و جوانترین نمونەکانی حکمی ڕەشید لە وەزارەتەکانی ئەوقاف و کشتوکاڵ و ژینگە و داد و تەنانەت قائیمقامیەتی هەڵەبجەش کارەکتەرەکانی ئێمە بوون و لە پرۆسەی پەرلەمانیشدا کێ لە نوێنەرەکانی ئێمە دلێرتر و چاوکراوەترە. خەڵکی پارێزگای شکۆ و ڕێز، لە پاش ئەم دوو ئەزمونەی کە بە چاوی سەردی وتانن خۆتان بڕیار بدەن و ئایندەی خۆتان بنووسنەوە. ئەزمونێکی عەلمانیتانەوێ کە حکوومەتی کردبێتە قوربانی حیزب یا ئەزمونێکی ئیسلامی کە لە ژێر سایی ئاسایش و دادی ئەوان نەک موسڵمانان هاوشاریانی کاکەیشمان سەر و ماڵیان پارێزراو بوو. ئیسلام خوازانی هەڵەبجە و هەورامان و شارە زوور ئێمەین، هەمان ئەوانین کە لە ڕۆژانی سەختی مقاومەت لە یەک سەنگەردا بۆ پاراستنی شکۆی ئاین و کەلتور و خێزانی کوردەواریتان بۆ گەشانەوە و شەکانەوەی ئاڵای بەرزی لا ئیلاهە ئیلا الله محەممەد ڕەسوول الله خوێنمان دەبەخشی. لە مێژە داوای برایەتی و کۆدەنگی و یەکدەنگیمان لێ دەکەن و ئێمەش لە بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی هەڵقوڵاوی خەم و ژان و ناسۆری گەلی مسلمانی خۆمانین و باشترین وەڵام بۆ خەڵک و جەماوەری ئیسلامی جێبەجێکردنی داواکاری مسلمانان و کۆدەنگی و نزیکی هێزە ئیسلامیەکانە و هەر ئەوەشمان کرد. دەرک بەو قۆناغە هەستیارە دەکەین و جیهان بەگشتی و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی لە لێواری جەنگێکی مەترسیداردایە و لێک نزیکبوونەوە و کۆکردنەوەی زیاترین نێوماڵی ئیسلامیەکان ضرورەتێکی واقعیە و پشتیوانی مسلمانان بۆ ئەم جۆرە هەنگاوە حەکیمانە دەبێتە زامنی پاراستنی قەوارەی سیاسی مسلمانان لەو گۆڕانکاریانەدا. هەر بۆیە لەم پێناوەدا سەرکردایەتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بە لێک تێگەشتنێکی پڕاوپڕ لە خەمی مسلمانان بڕیاری پشتیوانی لە لیستی کۆمەڵی دادگەری بە ژمارە 147 و کاندیدە بوێر و دەستپاکەکانی لە بازنەی هەڵەبجەدا. ئەم هەنگاوە دژی هیچ هێز و لایەنێک نییە و تەنها هەستکردن بۆ بەبوونی واقعێکی تاڵ و ستەمکردن لە پارێزگای هەڵەبجە و لێدان لە سنگ و پێگەی ئیسلامیەکان و هیچی تر. خانەوادەی سەربەرزی شەهیدان، مجاهیدانی ڕابوونی ئیسلامی، ئەم پشتیوانی و لێک نزیکبوونەوەیە وەفابوو بۆ خوێنی ئەو هەموو شەهیدەی لە سەنگەری ئیمان و پاراستنی حیجاب و ناسنامەی ئیسلامەتی ئەو گەلە ڕشتومانە و ڕۆحی شەهیدانی ڕابوونی ئیسلامیمان پێشاد کرد و بەر لە دەرچوونی ئەنجامی هەڵبژاردن مژدەی سەرکەوتنی گەورەی برایەتی و یەکڕیزی و دووبارە گەڕانەوەی هێستان پێدەدەین و بۆ پاراستنی ئەم مژدە گەورەیەش جۆش و خرۆشی ئیماندارانەتانمان دەوێ و دەمانەوێ سندوقەکان پڕ بکەن لە نەڕەی تەکبیری الله ئەکبەر و ژمارەی 147 کۆمەڵی دادگەری. سەرکەوتنی ئەم پرۆژەیە سەرکەوتنی پرۆژەی ئیسلامی و ئەزموونی برایەتی و گەڕانەوەی ورە و وزەی جیهادە بۆ دەمارەکانی دڵی ڕابوونی ئیسلامی. ئەی ئەوانەی لە کاروان دەستبار و خەم هەڵگری فیزیکی و ڕۆحین و ئەوانەش لە ماڵەکانتان بێزارن لە دوورە پەرێزیمان و تا ئێستا لە جێی تموحی ئێوە نەبووین. کەرەمکەن ئەم لیستە دەنگباران بکەن و دڵی مسلمانان شاد و سەری ڕابوونی ئیسلامی بەرزتر و ڕۆحی شەهیدانمان ئاسوودەتر بکەن. نصر من الله وفتح قريب والسلام عليكم ورحمة الله وبركاته.
کە تۆ کۆمەڵی هەڵگری چ نازناوێکی نازناوەکەتان زۆر گەورەیە. با پێتان بڵێم، تۆ ئامێزی بۆ بێنازان، تۆ ماڵی بۆ دەربەدەری، دەرمانی بۆ دەردەداران، بۆ زامی گەل تیمارکاری، مجاهیدی ئەمڕۆی دین و سەربازێکی نێو خەیبەری، خاوەن ڕابردوویەکی پاک وەک بۆنی میسک و عنبەری، 147 ژمارەم منم لیستی برایەتی. سەرکردێک هەموو تەمەنی بەخشیوە بە پاراستنی دین و ژینی خەڵک، سەرکردەی وەسانەوە دژی سەم و زۆرداری، سەرکردەی شاخ و شار و شرۆفەکار و مفەسیری قورئانی بەرز و بەپێز، بەڕێز مامۆستای باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان با فەرمێت. دار برتقالي أمين دار بروي سايا سنجين دار برتقالي أمين دار بروي سايا سنجين سنو بري بالا تبو گردني برزي سفينة جلوة وجمال يا أسمان طلعيشينا بەیەوەی بەڕێز و هاوڵاتیان و دەنگدەرانی خۆشەویست سەراسێنی کە پۆلێک لە توانە و ئومێدبەخشەکانی گەلی کوردن، پۆلێک پیا و ژن و گەنجانی شارەزا و بەتوانە و ئازا و لێهاتووی ئامادەی هەڵگرتنی بەرپرسیارەتی و ئەمانەتن با فەرمە. السلام عليكم ورحمة الله وبركاته. الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم لقاء الله. مسلمانانی بەڕێز و خۆشەویستی شاری هەڵەبجە و ناوچەی هەورامان و ناوچەکانی دەوروبەریان، زۆر خۆشحاڵم کە لەم ئێوارە کۆبوونەوە گشتێدا کەرنەڤاڵەدا بە دیدارتان شاد دەبم. براو خوشکانی بەڕێز، مامۆستایان، ڕیشپیان، هەموو لایەک، خۆتان ئاگادارن ئێمە بەرەو ڕووی پرۆسەیەکی گرنگ دەچین کە بریتێ لە هەڵبژاردنی نوێنەران بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان. کەسانێک کە بەیانی لە پەرلەمانی کوردستانەوە دادەنیشن، تاوتوێی بارودۆخەکان دەکەن و هەوڵ دەدەن کە بڕیار دەرکەن، یاسا دەرچوێنن، بیدەن بە حکوومەت جێبەجێیکە و سەرنجام خەڵکی هەرێمی کوردستان بە پیا و ئافرەتەوە، بە پیر و گەنجەوە، بە هەموو چین و توێژەکانەوە، بە هەموو پێکهاتەکانەوە بەهرەمەند بن لەو بڕیار و یاسایانە. ئێمە بەرەو پرۆسەیەکی ئاوا دەچین. بۆی لێرەوە من سەرەتا دەڵێم ئێرە ئەم بازنەی هەڵەبجە کە دیارە دەڤەری هەورامانیشی گرتوتەوە، بەڕاستی بەلای ئێمە و دەڤەرێکی گرنگە لە چەند ڕوویەکەوە. جار یەکەم شاری هەڵەبجە هەروەها ژمارەیەک لە شارۆچکەکانی دەوروبەریشی مەڵبەندی
کوردایەتی خەباتی ڕزگاری خوازی مەڵبەندی دینداری تەسکیە و پاک و چاکردنی خەڵک شارەزاکردنی خەڵک مەڵبەندی ئەدەب و شیعر و شارەزایی مەڵبەندی وەستانەوە لە دژی زوڵمستەمی ڕژێمەیەک لە دوایەکەکان بە تایبەت ڕژێمی باسی گۆڕ بە گۆڕ مەڵبەندی هەموو ئەو شتانە بووە. لەو پێناوەشدا بە تایبەت شاری هەڵەبجە هەروەها ناوچەکانی دەوروبەریشی بەگشتی باجی گەورەیان داوە. ئەم شارە بە ئیمتیاز کیمیایی باران کرا، هەروەها ئەنفالیش کرا، بەناو ئەنفالیش کرا. هەڵبەتە شوێنی دیکەشمان هەبوون کیمیایی باران کران، بەڵام ئەو هەموو ڕێژە زۆرەی شەهیدانی کیمیایی باران کە لێرە بوون لە هیچ شوێنیچکەی کوردستان نەبوون. هەر بۆیە ئەم هەڵەبجەیە بوو بە ناسنامەی مەزڵومیەتی میلەتی کورد و خەڵکی کوردستان، بوو بە ناسنامەی مەزڵومیەت. و لێرەوە من هەڵوەستا دەکەم کە بەداخەوە قیادەی سیاسی کورد، قیادەی سیاسی کوردستان بەهرەی زۆری وەرگرتووە لە مەزڵومیەتی هەڵەبجە و ناوچەکانی دیکە، بەهرەی زۆری وەرگرت. جاری وا هەبووە کە خەڵک بەهۆی هەڵەبجەوە قەزیەی کورد و کێشەی کوردی زانیوە، مەزڵومیەتی کوردی دەرک کردووە. بەڵام لە بەرامبەر ئەو هەموو بەهرە وەرگرتنە بەڕاستی کەمتەرخەمی زۆر هەیە، کەمتەرخەمی زۆر هەیە بەرامبەر بە هەڵەبجە و بەرامبەر بە هەورامانات و بەرامبەر ناوچەکانی دەوروبەریان. هەر ئەمڕۆ ئێمە پێش نێوەڕۆ سەردانی کۆمەڵەی قوربانیانی کیمیایی بارانی هەڵەبجەمان کرد. بەڕاستی هەندێک شتیان باس کرد تەزووی بە ئینساندا دەهێنا. لێم پرسینەوە بەرپرسانی ئەم وڵاتەتان نەبینیوە؟ وتیان با مامۆستا بینیومانە. چێتان بینی؟ وتیان فڵان فڵان فڵان. ئەی بۆتان باس نەکردوون؟ وتیان با هەموو شتمان بۆ باس کردوون. چوینە بەغداژ لەگەڵ نەتۆیە گردوەکانی، چوین بۆ فڵان شوێنیش. ئەی چۆن تا ئێستا مەزڵومیەتی ئەو خەڵکە بە تایبەت برینداران و هەروەها ماڵە شەهیدەکانی کیمیایی باران و ئەنفال تەبەنی نەکراون، کاری باشیان بۆ نەکراون. وتیان وڵا نازانین. بەڕاستی زۆر خەفەتم خوارد، هەر بۆیش لێرە ئاماژەی پێ دەکەم. ئێمە عەرەب دەڵێن الغنم بالغرم، بە ئەندازەی ئەوە کە بەهرە لە شتێک وەردەگری دەبێ ئامادەبی بازیش بدەی، دەبێ ئامادەبی کاریشی بۆ بکەی. ئێمە بەهرەی زۆرمان وەرگرتووە لە هەڵەبجە، لە مەزڵومیەتی هەڵەبجە، لە کیمیایی بارانی هەڵەبجە، لە ئەنفالکردنی هەڵەبجە و ناوچەکانی دەوروبەریشی. بەڵام ناڵێم هیچ نەکراوە، بە ئینساف نین، بەڵام کەمتەرخەمی زۆرە. ئەم شارە لانکەی شۆڕش و کوردایەتی و لانکەی خەباتی ڕزگاری خوازی بووە. پشتی شێری پێبراوە لە نەهامەتی و ناڕەحەتیەکان. مەسەلە هەر کیمیایی بارانکران و ئەنفالکران نییە، پێش ئەوەش و دوای ئەوەش ناڕەحەتی و نەهامەتی زۆری بەسەر هاتوون. بۆیە قیادەی سیاسی هەرێمی کوردستان بە هەموویەوە دەبێت زۆر بەجددی کار بکەن لەسەر گەیاندنی مەزڵومیەتی ئەو خەڵکە و حەق و مافەکانیان بۆ دەستەبەرکەن. لەکوێ؟ لە حکوومەتی نێوەندی عێراق. بەڵام دەبێت چێ بە دوای ئەو کەیسانەدا بچێ؟ دەبێت بەرپرسانی هەرێمی کوردستان بە دوای دابچن. عەرەب دەڵێن لەن یەضیع حەق وەڕاءەهو طالب، هەر حەقێک بە دواداچوویەکی لە پشتەوە بێ زایە نابێ. تەماشا بکەن شیعەکان چیان کردووە بۆ خەڵکی خۆیان کە نیو هێندەی خەڵکی هەڵەبجە و ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان مەزڵوم نەبوون، زۆر شتیان بۆ کردوون. بەڵام بەداخەوە بەرپرسانی ئەم وڵاتە، حکومڕانانی ئەم وڵاتە نەک هەر لەمەدا لە زۆر شتی دیکەشدا لەبەر بەرژەوەندی حیزبی و شەخسی و تایبەتیەکانی خۆیان نەیان پەرژاوەتە سەر خەڵک. من 4 ساڵم لە بەغدا گوزەران، لەوێوە جارێک هاتی لێرە یادی کیمیایی بارانی هەڵەبجە بوو. لێرەوە قسەم کرد لەگەڵ مسامەن و زەیفی سەرۆکی ئەنجومەی نوێنەران. ئەو کاتە باسی بە پارێزگاکردنی هەڵەبجە و ئەوە بوو. بەداخەوە کە بەرپرسانی هەرێم وەک پێویست بە دوای ئەم قەزیانەدا نەچوون، خەمیان لێ نەخواردوون،
نەیان پەرژاوەتە سەر ئەوە لەبەر بەرژەوەندی ناشەرعی و تایبەتیەکانی خۆیان لەو بارەوە هەر ئەوەندا دەڵێن. بەڕێزان، خەڵکی هەڵەبجە و ناوچەکانی دەوروبەری و هەورامان، ئێمە چاوەڕوانی زۆرمان هەیە لە خەڵکی ئیسلامخواز و موسڵمان و دینداری ئەم دەڤەرە و بەڕاستی ئەوەش هەنگاوێکی باش بوو و موژدەیەکی خۆش بوو بۆ خەڵکی ئیسلامپەروەری ئەم دەڤەرەکە برایانی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی شێرانە جوامێرانە هاتنە پێش و بەدەم بانگی کۆمەڵی دادگاریەوە هاتن. هەڵبەتە ئەو بانگکردنە بۆ خەڵکی دیکەش کرابوو، بەڵام زوتنەوەی پەیوەندی هاتنە پێش لێمان زۆر سوپاسیان دەکەین، مەمنونیانی. ئێمە بە پێکەوەیی هێز و پێزمان دەبێت، بە پرژ و بڵاوی بێهێز و پێز دەبین، خوا هەواڵی پێداوین. ومن أصدق من الله قيل، خوا دەفەرمێ ولا تنازعوا فتفشلوا وتذهب ريحكم. ناکۆک مەبن ئەگەر نا بێهێز و پێز دەبن و بۆن و بەرامەتان نامێنێ. هەنگاوێکی باش بوو و ئومێدیشمان وایە کە ئەم هەنگاوە هەنگاوی دیکەشی بەدوادابێن لە ئاستەکانی دیکەشدا. ئێمە چاوەڕوانیمان هەیە برای خوشکانی مسلمان، هەموو خەڵکی ئیسلام خواز و مسلمان و دینداری ئەم هەرێمە یەک دەنگ و ڕەنگ بێ، با یەک سەنگ بین، یەک دەنگ بین، هێز و پێزمان دەبێ، بەرامبەرەکانمان زیاتر شەرممان لێ دەکەن، قسەکانمان زیاتر بڕشتیان دەبێ، زیاتر دەتوانین ئەوەی کە مەبەستمانە ئەوەی خوا سبحانه وتعالى لێی داوا کردوین و پێغەمبەر عەلەیهی الصەڵاتو وەسەلام لێی داوا کردوین چاکتر جێبەجێیانکەین. ئینسان بە ئەندازەی ئەوە کە خەڵکی لە دوایە، خەڵکی لەگەڵا و ئاوی لە دوا دێ دەتوانێت ئاودێری بکە. ئێمە چاوەڕوانیمان لە هەموو لایەکەیە کە ئەم لیستی 147مان بۆ سەرخەن. ئەم کاندیدانە لێرە لەم سنووری پارێزگای هەڵەبجە و ناوچەکانی دەوروبەریمان بۆ بنێرنە پەرلەمان. هەروەکو لە کردوکۆش و هەوڵدان و جوامێری پەرلەمانتارەکانی پێشوو وەجگە لە پەرلەمانتارەکان ئەوانش کە لە وەزارەتەکانیشدا بەشدار بوون و ئەوانەی کە لە حکوومەتە خۆجیەکانیشدا لە ئەنجومەنی پارێزگاشدا خەڵکی ئێمە جیابۆ لە خەڵکی دیکە. من خەڵک بۆی گێڕامە وەزیری خۆمان، خەڵکی خۆمان بۆی گێڕامە پەرلەمانتاری خۆمان، وەرە 10 ملیۆن دۆلار دەدەینێ بەڵام لەو قەزێ بێدەنگ بە، خوا ئاگادارە مکاکە ناکرێشتیوە. خەڵکی خۆمان بۆی گێڕامە وەرە کاکە ئەوەندەت پێ دەدەین بەڵام بە دوای ئەو قەزێدا مەچوو کاکە ناتوانم لێ بێدەنگ بم. لەبەرەوەی خوا فەرمانی کردو دەبێ لەگەڵ مەزلوم دابین، دژی زاڵم بین. ئەوە لە هەموو شوێنێک دەست ناکەون. ئەوانە خەڵکی دیکەیە، وەکو بۆیە من لە یەکەم وتارمدا گوتم خەڵکی کۆمەڵی دادگەری، خەڵکی ئیسلامی کڕین و فرۆشتی پێ ناکرێ، خۆی ناهێنێتە سەر سەودا. ئەوەی کە تەماعشی تێبکا بیکڕێ بەغەڵەت داچووە. لە ئاستی بەرز و لە ئاستی نزممان، لە ئاستی پەرلەمانتار و ئاستەکانی دیکەمان. ئەم وڵاتە بەچی تێکشووە؟ برا خوشکەکانم، بەوە تێکشووە لایەنێک خەڵک دەنگی پێدەدا لەگەڵی دەبێت لە پشتی دەڕوا، بەڵام هەر هێندە دەزانێت خەت خوار دەکا، لا دەدا، هەر هەندە دەزانێت کە قەزیەکەی لە بیر چووە. ئەو قەزیەی کە خەڵک بۆیە دەنگی پێدا و پشتگیری کردووە کە بۆی سەرخە لە بیری چووە لەبەر مەتامیع و بەرژەوەندە تایبەتی و شخصی حیزبیەکانی خۆی. ئێمە وانین لەبەر چی وانین؟ لەبەر شان و شەوکەتی خۆمان نا، لەبەر ئازایەتی بەرنامەکەمان. ئەوە فەضلی خوایە، ئازایەتی بەرنامەکەمانە، ئەوە قورئانی خوایە و ڕێبازی پێغەمبەری پێشەوایە صلی الله علیه وسلم. لێمان ناگەڕێن دەستیان گرتوین، لێمان ناگەڕێن بچینە بنباری زوڵم، لێمان ناگەڕێن کە قەزیەکانی خەڵک هەرزان فرۆشکەین، بیان گۆڕینەوە بە تۆزە تەماع و بەرژەوەندێکی ناشەرعی. بۆیە چاوەڕوانیمان هەیە لە هەموو خەڵکی مسلمان، بە ئەهلی تەریقەتەوە، بە سۆفی و دەروێشەوە، بە سەلەفیەوە، بە ماماسانی مزگەوتەوە، بە هەموو ئەوانەی کە ڕوو دەکەنە قیبلە. یەک شتان پێ بڵێم، خاڵی هاوبەشی ئێمە چییە؟ قورئانە و دوای پێغەمبەری خاتەمە صلی الله علیه وسلم، ئەلبەتە دوای خوای پەروەردگار. ئەوانە خاڵی هاوبەشی ئێمەن. چێ دیفاع لە خوا دەکا و چێ دیفاع لە قورئان دەکا و چێ دیفاعی لە پێغەمبەر کردو عەلەیهی سەڵات وەسەلام لەم وڵاتەدا، چێ
شێرانە هاتۆتە مەیدان بەبێ ئەوەی گوێ بداتەوەی داخوا چی لێ دێ و چی لێ دەکەن و ئەمریکاچی دەڵێ و جوولەکە چ دەڵێ و قەواری زایانی چ دەڵێ کێ هەر مەزلومێک لە دنیادا بوو بێ کاتی خۆی بۆ مسلمانانی میانمار بۆ مسلمانانی کۆسۆڤۆ بۆ مسلمانانی ئەفغانستان بۆ کاتی خۆی جنوبی لوبنان بۆ غەزە ئێمە هەمیشە تفەنجی لەسەر پێ بووین بۆ چونکە ئێمە خوا پشتیوان بێ دڵ و دەروونمان بە ئاوی قورئان ئاودراوە بە ڕێبازی پێغەمبەر صلی الله عليه وسلم و پاشان ئێمە هەمووکو کۆمەڵی دادگەری هەمووکو زۆرتەوەی پەیوەندی ئیسلامی ئێمە خاوەنی خەباتی ڕزگاری خوازین ئێمە خاوەنی خەباتی شەکدارین ئێمە لەو گۆڕە هەڵنەتۆقیوین ئێمە کەس پێمان ناتوانێت پێمان بڵێ حاضر خۆری بەرسێبەرن هەرچەندە ئەو قسێ بە هەر کەسێک بگوترێ قبوڵ نییە بەڵام ئێمە خەباتی شەکداریمان کردووە ئێمە پێشمەرگە بووین ئێمە لەو شاخ و داخە بووین ئێمە پۆلێک شەهیدمان هەبوون هەر لە سەردەمی بزوتنەوەی پەیوەندیەوە دواتر بزوتنەوەی ئیسلامی دواتر کۆمەڵی دادگەری و کۆمەڵی ئیسلامی دواتر کۆمەڵی دادگەری ئێمە شەهیدمان داون لە زیندانەکانی ڕژێمدا لە بەرەکانی جەنگدا لە کاتی ڕزگارکردنی کوردستاندا دوایی لە کاتی دژەهێریشی ڕژێمدا پۆلێک شەهیدمان داون بۆیە هەر بەو ڕوحیەتەوە ئێمە لە مەیدان داین لە مەیدان داین لە دژی زوڵم لە دژی ستەم دژی خراپە دژی قۆرەخکاری دژی بڵاوکردنەوەی فەساد باشە کە ئێمە دیفاع لە پێغەمبەر دەکەین صلی الله عليه وآله وسلم وەکو جاری کەس باسم کردووە لە فەڕەنساوە جارەکەی دیکە لە وڵاتانی ئیسکندنافیەوە قسە بە پێغەمبەر گوترابووە صلی الله عليه وسلم قسە بە قورئان گوتراوە ئێمە خۆ پێشاندانی گەورەمان ساز کردووە هەڵبەتە بە هاوکاری مسلمانانی دیکە چووینە پێش دەستمان لە سنجی خۆمان داوە قبول ناکەین قسە بە پێغەمبەری ئیسلام بگوترێ قبول ناکەین قسە بە پێغەمبەر بگوترێ صلی الله عليه وآله وسلم پەرلەمانتارەکانمان دەعوان قەید کردووە لەسەر خەڵک کە ویستوانە خێزان هەڵبوەشێنەوە بە ناوی توندوتیژی خێزانی ویستوانە جێندەر فەرزکەن هاوڕێگەز بازی فەرزکەن ئێمە ڕاوەستاوینە کوچێو لە بەرامبەریاندا باشەوان هەموو خاڵی هاوبەشنی خۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەری هەموو مسڵمانانە خۆ قورئانی هەموو لایەکە خوا پەروەردگاری هەموو لایەکە ئیسلام دینی هەموومانە ئێمە مادام نوێنەرانی ئێمە لە ڕابردوودا ئەو بەرگری و دیفاعیان کردووە جوامێرانە و مەردانە کەواتە مسڵمانان پێویستە هاوکار و پشتگیرمان بن بۆی دەنگمان دلێرتر و بڕیارمان بڕشتی زیاتر بێ با لەگەڵماندا بن چاوەڕوانیمان لێیان هەیە لە هەموویان هەرچی ئەهلی مزگەوتە پاشان من دەبێت شتێکی کەش بڵێم بەڕاستی من بەزەیم دێتەوە بە کەسانێکدا ئەهلی مزگەوتن مەلان شێخن حاجین سۆفی و دەروێشن مسڵمانن نوێشکەرن بەڵام لەگەڵ حیزبێکی عەلمانیدان عەلمانی یعنی حیزبێک کە دان ناهێنێ بەبوونی خوادا یانەگە دانیشی پێدا بێنێ دەڵێ خوا بۆی نییە دەست خاتە ژیانی بەشەرەوە خۆمان دەبێ ژیانی خۆمان ڕێکخەین وەکومە لە کتێبی تەوژمی ئیسلامی و عەلمانی و لە کتێبەکانی دەکەدا باسم کردووە مسلمان تۆ لەکوێ و حیزبی عەلمانی لەکوێ حیزبێک کە دژی خوا و پێغەمبەر و قورئانی تۆیە لەکوێ حیزبێک کە بڕای بە ڕۆژی دوای زیندووبوونەوە نییە بڕای بە حەڵاڵ و حرامێک نییە کە محەممەد صلی الله عليه وآله وسلم هێناویەتی لەکوێ تۆ ڕێی خۆت لێون بووە من دڵسۆزانە دەیڵێم بەخوا مەسەلە هەر هەڵبژاردن و باگەشی هەڵبژاردن نییە وەڵڵا بەزەیم دێتەوە بە کەسانێکدا کە خۆیان بە مسلمان دەزانن و بەتەمان لە قیامەت لە خزمەت پێغەمبەر دابن صلی الله عليه وسلم لە بەهەشدا بەڵام لە دنیادا ڕیشی خۆیان ناوەتە مست تاغوتێک کەسێک کە اعتراف بە پێغەمبەرەکەی ناکە اعتراف بە دینەکەی ناکە اعتراف بە مزگەوتەکەی ناکە تۆ لەکوێ ڕێی خۆت لێون بووە بۆ دەنگ دەدەی بۆ ناحەق بۆ دەنگ دەدەی بۆ کەسانێک کە پشتی ناحەق دەگرن پشتی زاڵم دەگرن پشتی ئەو تەوژمە دەگرن کە دەیەوێ دینداری نەبێ تەنانەت دینداری شەخسیش نەبێ چێ خەریکی بنکۆڵکردنی خێزانە لە هەرێمی کوردستاندا چێ خەریکی بەلەڕێدابرتنی گەنجەکان و سەرلێشەواندنیان و معتادکردنیانە تەماشا بکەن بنکە و بارەگاکانی ئێمە تەماشاکەن جارێک کۆنگرەیەکمان هەبوو برای بەڕێزمان کە حاجی قاسم گوتی مامۆستا گوتم بەڵێ گوتی وەڵای بیر دەکەمەوە ئەگەر ئەم هەرێمی کوردستانە هەمووی وەکو خەڵکی ئەم کۆنگرێ بێ وڵات چەند عەجایب دەگۆڕێ گوتم چۆن
تینە یەکێکیان زگەرە دەکێشێ نە یەکێکیان قسەیەکی ناڕێک دەکات نە یەکێکیان دەنگ هەڵدێنێ ئەگە خەڵک هەمووی ئاوا بێ وتم وڵای حاجی ئێمە دەمانێت خەڵکی هەرێمی کوردستان ئاوا لێ بکەین خاوەنی دین و ئەخلاق بن پەیوەست بن بە خواوە و پەیوەست بن بە ڕێباسی پێغەمبەری خواوە صلى الله عليه وآله وسلم بۆی هەم بۆ دنیای خۆیان ژیانێکی بەختەوەرانە و ڕاستوچاک بگوزارێنن و هەم لە ڕۆژی دواییشدا ڕوویان بێ بڵێن ئەی پێغەمبەری خاتم ئێمە شوێنکەوتوی تۆ بووین بەڵگەتان چێ بەڵگەمانەوە بێت ئەوەتان بێ لە خزمەت تۆ و لە خزمەت ئاینەکەت و قورئانەکەت و ڕێبازەکەتدا بووین و لە خزمەت کەسانێکدا بووین کە بە دوای تۆ دەکەوتن کاتێک کە لە فەڕەنساوە قسە گوترا بە پێغەمبەری خاتم صلى الله عليه وسلم بە قورئان فراکسیۆنەکەی ئێمە نامەیەکیان نووسی بردیان بۆ قونسولیە فەڕەنسا ناڕەزاییان دەربڕیوتان ئێمە وەکو پەرلەمانتاران ئەلبەتە هەر ئەوانی ئێمە نەبوون خەڵکێکی کەشیان لەگەڵ شوو خەڵکی ئیسلامی ئێمە ناڕازین بەوەی قسە بە پێغەمبەر بگوترێ عەلەیهی سەڵات وەسەلام قسە بە قورئان و بە ئیسلام بگوترێ کەچی دوای ئێمە هەمووتان بینیوتان ئێستاش لە تەلەڤیزیۆن قسەکان لێ دەدرێنەوە حیزبە ئەڵمانیەکان وەفدێکیان ڕێک خست نامەیەکیان برد چون عوزر و پۆزشیان هێنایە بۆ قونسولی فەڕەنسا تیان ئێمە لە خزمەت ئێوە داین ئێمە هەر لەگەڵ ئێوەین جا خۆگەرت هەتا دوێنێش مسلمان بووبی بەم هەڵوێستت لە ئیسلام دەچێ دەر چۆن لەگەڵ کەسێک دای قسە بە پێغەمبەر بڵێ عەلەیهی سەڵات وەسەلام مسلمانەتەکەت چەندی لێ دەمێنێتەوە کە تۆ لەگەڵ کەسێک دابی قسە بە پێغەمبەر بڵێ عەلەیهی سەڵات وەسەلام ئیهانەی پێ بکە قسە بە قورئان بڵێ یان ئەو هەموو ڕێکخراوانەی کە لەم هەرێمی کوردستانەدا ڕەواژیان پێدراوە ڕەواژیان پێدەدرێ کە ئیشیان بڵاوکردنەوەی فەحشایە ئیشیان بڵاوکردنەوەی ڕەوشت نزمیە ئەوەی کە گەنجەکانمان سەرخۆش و بێهۆش بن چۆن دەبێت لەگەڵیان دابی چۆن دەبێت لەگەڵ لایەنێکی وا دابی دەنگی پێ بدەیت بۆ قیامەتی خۆتان خراپە و لێرە شۆڕ دەکەمە گەنجەکان لەبەرەوە کە کۆمەڵگەی هەرێمی کوردستان ڕێژەی زۆری گەنجە گەنجەکان بە کوڕ و کچەوە بە خوشک و براوە چیدی با کڵاوی خەڵکتان نەچێتە سەر چیدی بە دوای کڵاوی خوار و پیاوی بێبار و حیزبی بێبار مەکەون ئەوانەی هەر ڕۆژە بالۆرەیەک لێ دەدەن ئەوانەی لە شوێ بابێ لەوێ شەن دەکەن بزانن چێ دڵسۆستانە بزانن چێ پەروەردەتان دەکا چێ شارەزاتان دەکا چێ بەخوا پەیوەستان دەکا بە پێغەمبەرەوە عەلەیهی سەڵات وەسەلام چێ حەریسە لەسەر ئەخلاقتان هەبێ قیەمتان هەبێ خێزانتان هەبێ ڕەنگە هەندێک خەڵک لە باشەجا کۆمەڵی دادگەری بەم پەرلەمانتارانە لێرە 5 و لەوێ 20 و لەوێ 30 و هەمووی ئێمە دەوری 59 کاندیدمان هەیە جا کۆمەڵی دادگەری دەتوانێت چی بکە لە ڕابردوودا زۆرمان کردووە بۆ داهاتووش ئەگەر هێز و پێزمان زیاتر بێ زیاتر و چاکتر دەکەین دڵنیا بنەوە لەبەرەوە ئێمە کردن و فرشتنمان لەگەڵ ناکرێ هەموو دەزانن لێمان ناومێدن ڕۆژێ بنێرن بۆ لای من بۆ لای شێک بڵێن کاکە وەرە ئەوە دەتان دەدەنی ئەوە مەڵێن ئەوە مەکەن ئەوە مەکەن نەک لەسەر ئاسی نێوخۆ لەسەر ئاسی دەوڵەتانی دراوسێش هەرگیز ئێمە لە هەڵوێستێک کە بە شەرعیمان زانیوە پاشەک شەمان لێ نەکردووە ئێمە جاری وا هەبووە ئەم دەوڵەت ئەو دەوڵەت ئەو دەوڵەت ئەو ڕێکخراوە نێو دەوڵەتیە هاتوون کاکە وا مەکەن وا مەڵێن وا مەچن ئێمە وا دەکەین وا دەچێت نە ئێمە مەبادی و ثەوابیتی شەرعی خۆمانمان هەیە لە جیرفانی خۆمان دەرمان نەهێناوە هەڵقوڵاوی هەوا بە ئارەزوی خۆمان نییە هەڵقوڵاوی قورئان و سونەتە ناتوانین دەستبەرداری بین بۆیە من ڕوو لە گەنجەکان دەکەم لە کوڕوکشەکان دەکەم ڕێی خۆتان بزانن پشتیوانی خۆتان بزانن ئێمە لە خزمەتتانین ئێمە ئیشی خەڵکمان بە خەڵک هەیە ئیشی خۆمانمان پێیان نییە وەڵڵا ئیشی خەڵکمان بە خەڵکە نەک ئیشی خۆمانمان پێیان بێ و ئێمە بە چاوی خەدەم و حەشەم تەماشای خەڵک ناکەین تەماشای میلەتی خۆمان ناکەین با خەڵک بێ لە نزیکەوە بمان بینێ ماڵمان لە نێو ماڵی خەڵکە منداڵمان لەگەڵ منداڵی خەڵکە ژیانمان لەگەڵ ژیانی خەڵکە ئەوە لە شوێ حیزبێکی عەلمانی ئیدعای زلزل دەکا بەڵام لەسەر ئەرزی واقعی هیچی وانە هەموو شتێکی جیا لە هی خەڵک دەبێت گەنجەکان عەقڵی خوان هۆشیارکەنەوە برا خوشکەکان دەبێت بێدار بن بزانن چێ دڵسۆزیانە چێ بۆیان دەسووتێ چێ بۆیان سوتاوە چێ دەیەوێت کە بەرەو خۆشبەختی و بەختەوەری دنیا و دوا ڕۆژیان بەرێ لە کۆتاییدا جارێکی دیکە من داوا دەکەم لە
خەڵکی شەرەفمەند و ئیسلام خواز و جوامێری هەڵەبجە هەورامان ناوچەکانی دەور و بەریان کە لیستی ژمارە 147 کۆمەڵی دادگەریمان بۆ سەرخەن کە هی هەردوو لایەنی کۆمەڵی دادگەری و پەیوەندی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامیە سەری خەن لە قازانجی هەموو لایەکە ئێمە بە تەمانین ئەگەر دەسەڵاتمان هەبێ سەرکەوتین تەنیا بیر لە ئەندامەکانی خۆمان بکەینەوە قەت وانە بۆین هەر کەسێ لە نزیک کۆمان ناسێ دەزانێ وانین ئێمە لەم وڵاتەی ئێمەدا تورکمانی لێ هەن کە کەمینەیەکن هەروەها یەزیدیەکانی لێ هەن مەسیحیەکانی لێ هەن چن لیان بپرسن فراکسیۆنەکەی ئێمە بەرگری کرد لە مەسیحیەکانی عنکاوە کە حیزبی باڵادەست عەرزەکەی لێداگیر کردبوون کەچی تەماشا بکەن خەڵکێک چۆن فێری کۆیلایەتی کراوە پەرلەمانتارێک کە سەر بە حیزبی دەسەڵات بوو هەڵسا بوو گوتووی وەڵای ئێمە هیچ کێشەمان نییە لەگەڵ فڵان حیزبە هیچ کێشەمان نییە لەگەڵ ئەو دەسەڵاتە بابەت کێشەی چنی عەرزی لێداگیر کردووی ئەمن دیفاعم لێ دەکەم ئێمە بێفەرقین هەموو ئەو خەڵکانی لەم وڵاتەدان بە موسڵمان و ناموسڵمانەوە بە ئیسلامی و غەیرە ئیسلامیەوە بە نوێژکەر و نوێژنەکەرەوە هەمووی هاوڵاتی هەمووی مرۆڤە ئێمە زۆر جار گوتومانە دادگەری ناقی کاری ئێمەیە مادام ئێمە لە کەلام اللهوە ئیلهام وەردەگرین لە ڕێبازی پێغەمبەر و عەلەیهی سەڵات وسەلام دادگەری بناقی کارەکەمانە و پێوەری ئێمە مرۆڤ بوون و هاوڵاتی بوونە هەر کەسێک مرۆڤە و هەر کەسێک هاوڵاتیە لەم وڵاتەدا هەمووی مافی یەکسانیان هەیە و پێویستە بە یەک چاو تەماشا بکرێن خەڵک هەر تەماشای ئەوە بکا کە چۆن حیزبە عەلمانیەکان ڕێگ سیاسەتەکەی فرعونیان ڕەچاو کردووە خوای پروردگار لەبارەی فرعونە دەفەرمێ ئین فرعون علا فی الأرض وجعل أهلها شیعا فرعون خۆی بەرز کردەوە بەسەر خەڵکدا و خەڵکەکەشی دەستە کرد یذبح أبناءهم ويستحيي نساءهم خەڵکەکەی بەش کرد ئێمە دەمانوێت خەڵک یەک بێ پێکەوە بێ پێویستە هەمان پێکەوە بین پێویستە چیدی بەرزی و نزمی نەبێ قڕی و پڕی و چینایەتی نەبێ چیدی کەوانە بێ کە کەسانێک پێیان وابێ ئەم عیباد و بیلادە هەر هی ئەوانە وەکو معەمەر قەدافی لە لیبیا دەیگوت نحن أحق بلیبیا منکم من ئەنتم ئێوە چێن ئێمەش شایستەترین بە لیبیا وەکو لیبیا ماڵی ئەوان بێ بۆی خەڵک لە بۆڕیان کرد بەو دەردەسەریە کوشتیان کە بینیتان ئێمە بە یەک شەو تەماشا خەڵک دەکەین دینەکەمان وامان پێ دەڵێ و هەموو ئەو خەڵکێ لەم وڵاتەدان وەکو یەک مافی یەکسانیان هەیە وەکو یەک حەقیان بە نەوتیەوە هەیە بە غازیەوە هەیە بە باز و خەراج و گومرجیەوە بە عەرزیەوە هەیە نەک بەرپرسانێکی حیزبی ڤیلای چەند کیلۆمەتری دروستکەن ئەوی دیکەش توانای نەبێ 100 مەتر دووجا بکە بە خانوو وەڵاهی کادرمان هەیە لە هەولێر خانووەکەی 7 مەتر دووجایە هیوا هەیە ڕەنگە کەمتریش بێت ئەوە چییە؟ ئەو هەموو پڕبوونەیەکە ئەو قڕبوونەی دروست کردووە زانایەک دەڵێن لە هەر شوێنێک چای زۆر بەرزت بینی شیوی زۆر قوڵیش دەبینی بە ئەو قڕی و پڕی و چیناتێ واز لێ بێنین دادگەری لە قازانجی هەموو لایەکە دادگەری لەوە هەڵدەقڵێت کە هەمومان خۆمان بە بەندەی خوا بزانین و لەگەڵێکدا خۆ بە برا بزانین نەک کەڵکەڵێکی خاتیمان لە کەلەدا هەبێ پێمان وابێ خەڵک بۆ خزمەت ئێمە دروست کراوە جوولەکە قوارەی زایۆنی کە ئێستا موسڵمانانی فەلەستین و غەزە و موسڵمانانی لیبنانی غەڵتانی خوێن کردووە دەزانن بۆچی چونکە لە تەلمود و لە پەیمانی کۆندا وەکو خوڕافە و ئەفسانە بە ناوی خوای تەعالاوە گوتراوە کە خەڵک بۆ خزمەتی گەلی جوولەکە دروست کراوە ئەوە مەبدەئە لای قوارەی زایۆنی لای جوولەکەکان دەڵێن هەرچی ئاژەڵ و کەلوپەل و شتا خوا دروستی کردو بۆ خزمەتی مرۆڤە هەرچی مرۆڤیشە خوا دروستی کردو بۆ خزمەتی گەلی جوولەکە جا تۆ ئاوا بیر بکەیەوە هەر بۆ شێوەش حکومڕانی بۆ شێوەش مسلمانانی فەلەستین غەڵتانی خوێن دەکەی مسلمانانی غەزە قەتڵ عام دەکەی لەبەرەوەی دەڵا با منیش مافم هەبێ منیش مرۆڤم لە وڵاتەکەی خۆشی دەری کردووە مافی ژانیشی پێڕەوانە بین ئەوە غەڵتانی خوێنیشی دەکات مەبەستمەوەیە کاتێکە لە خوا دوور دەکەوینەوە لە ئیسلام و لە قورئان دوور دەکەوینەوە لە ڕێبازی پێغەمبەر صلی الله علیه و سلم توش ئەو حاڵەتە دێین لە کۆتاییدا جارێکی دیکە من سوپاسی هەموو لایەک دەکەم تەشریفێنانی هەموو لایەک ڕیسپێ بەڕێزەکان مامۆستایەکان خوشکان دایکان برایان گەنجەکان هەموو لایەک بۆ چاوەڕوانیتان لێ دەکەین کە لە ڕۆژی 20 ئەم لیستی ژمارە 147
لێرە لە بازنەی هەڵەبجە و هەورامان هەروەها لە شوێنەکانی دیکەش خەڵکیش دەنگمان دەبیستێ لە هەمووی ئەم لیستە سەرخەن کاندیدەکانی بنێرن بۆ پەرلەمان بۆی نوێنەرانێکتان هەبن پێتان شەرم نەبن نوێنەرانێکتان هەبن پشتان بچێتە خێر و چاکەکانیانەوە نەک پشتتان بچێتە گوناح و تاوان و جەریمەکانیانەوە بەو هیوای کە کارێ بکەین سنگ و قورسایی ئیسلام تەوژمی ئیسلامی هەرچی زیاتر بەهێز و پێز بێ و هەرچی زیاتر باشتر بێ بۆی خزمەتی زیاتر بکەین و ڕۆڵی زیاتر بجێڕین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله کاندیدەکانی لیستی ژمارە 147 کۆمەڵی دادگەری بریتین لە کاندیدی ژمارە 1 عەباس محەممەد عەلی. کاندیدی ژمارە 2 نەسرین غەفار حەمەساڵح. کاندیدی ژمارە 3 ڕازان ئەبووبەکر عارف. کاندیدی ژمارە 4 بەهار کەریم ئەمین. کاندیدی ژمارە 5 عادل عیزەت ئەحمەد. پێسە ڕۆخانەی مەمردمێ و مردن مێتە. پێسە شەپۆلێ مەمردمێ و مردن مێتە. پێسە تۆفانی ورکەرمێ و مردن مێتە. بەدەنگ دادگەری بەرپا بۆ و مردن مێتە. گوێبیستی وتەی سەرۆکی لیستی ژمارە 147 کۆمەڵی دادگەری دەبین لەلایەن بەڕێز مامۆستا عەباس محەممەد بافەرمێت. خۆی بەخشندەی میهرەبان لە ئێستادا سەوز و زەرد و هەر هەموویان ڕادەگرین زا بوخدێ ڕۆژێ دادێ
نەک ڕاگرتن بەڵکو ڕایان دەماڵین. بەڕێزان، مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان، ئەندامانی ئەنجومەنی باڵا و سەرکردایەتی بزوتنەوەی پەیوەندی و کۆمەڵی دادگەری، زانایانی ئاینی خۆشەویست، میوانانی ئازیز، بەخێر بێن. جەماوەری ئازیزی هەڵەبجە، سڵاو. جەماوەری هەورامان و خورماڵ و سیروان، سڵاو. هەمووتان بەخێر بێن بۆ کەرنەڤاڵی پرتەقاڵی. سوپاسی خواکەین پارێزگاکەمان قەڵای ئیسلامخوازیە، پێگەی سەرهەڵدانی ڕابوونی ئیسلامیە، شاری سەدان زانا و کەسایەتی و شاژن و کەڵەپیاوی بەناوبانگە، شاری هەزاران شەهید و مجاهید و پێشمەرگە و تێکۆشەری کار و خەباتی ئیسلامیە. ئەم پارێزگایە خاوەنی گەورەترین قوربانیدانە، کیمیایی باران و جینۆساید و بەناو ئەنفال و ڕاگواستن و وێرانگرتنی داهات و شارە. هەموو ئاوارە بووین، ماڵوێران بووین، بریندار بووین، بووینە بەرکەوتەی چەکی کیمیایی و خێزانەکانمان پەرتەوازە بوون و لێک دابڕین. بەتەنیشت ئەم پێگەیە و ئەم قوربانی گەورەیەوە دوای ڕاپەڕین حکوومەتی هەرێمی کوردستان، کابینە یەک لە دوای یەکەکانی سەوز و زەرد چی بۆ پارێزگای هەڵەبجە کردووە؟ ئایا شار و گوندەکانیان بە تەواوی ئاوەدان کردەوە؟ ئایا ڕێزیان لە کەسوکاری شەهیدان و قوربانیان نا؟ بریندارەکانی بەرکەوتەی چەکی کیمیایی بە تەواوی چارەسەر کران؟ منداڵە ونبووەکانیان دۆزیەوە؟ قەرەبووی کارەساتی شار و قوربانیەکانیان کردەوە؟ چ ڕێزێکیان لە کەسوکاری ڕزگاربووی ئەنفالەکان نا؟ بۆچی ئێستا نزیکەی 20,000 گەنجی ئەم شارە بێکارن و هەلی کاریان بۆ نەڕەخسێنراوە؟ کێ لەم شکست و کەمتر خەمیانە بەرپرسیارە بێجگە لە حکوومەت و دوو حیزبی حکومڕان؟ ئەوان بۆ خۆیان شاهدی لەسەرەوە دەن کە بەرپرسیاری یەکەم و کۆتایین. گوێ لە بەرپرسانی یەکەتی بگرن، بزانن چۆن پێمانەڵێن ئەم حکوومەتە هەموو گیانی کارەساتە و ڕای دەماڵن. هەرچی بەرپرسانی پارتیشە بە یەکێتی ئەڵێن کێشەی بەردەممان و لێرە حکوومەتەکەمان دەسەڵاتی هیچی نییە. ڕاستەکەی ئەمەیە ئێوە هەردووکتان بەرپرسیاری شکست و بێخزمەتگوزاری ئەم پارێزگایەن. وەک چۆن داهاتی وڵاتتان دابەش کردووە، وەک چۆن بازرگانیەکانتان دابەش کردووە، وەک چۆن باج و خەراجتان دابەش کردووە، چۆن هێزی پێشمەرگەتان دابەش کردووە، نەوتان بە هاوبەشی تاڵان کردووە، ئاواش بەرپرسیاریەتەکە دابەشکەن. ئازیزانی پارێزگای هەڵەبجە، پرۆسەیەکی گەورە و گرنگمان لە بەردەمدایە. هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان. ئێوە دەتوانن وەک هەمیشە ئیرادەی پۆڵاینی خۆتان، هیممەتی خۆتان، دڵسۆزی خۆتان بخەنە گەڕوو گەورەترین سەرکەوتن
بۆ لیستەکەتان بنووسنەوە. ئێمە ئێستا بە تەنهانین، بەڵکو بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی هاوسەنگەری ئێمەن، هاوخەباتی ئێمەن، پشتیوانی لیستی 147 کۆمەڵی دادگەری کوردستانن. پشتیوان بەخوا بەرهەمی ئەم برایەتیە، ئەم یەکڕیزیە سەرکەوتنی گەورەیە بۆ شوناسی ئیسلامی ئەم پارێزگایە. دوجاریش ئەم 5 کاندیدا، ئەم 5 خوشک و برایە پێکەوە مستێکی بەهێزن بەیەکەوە لە پەیکەری هێزی گەندەڵی و دژی چینایەتی ئەدەین. ئەوەی ئەوان نەیان کرد ئێمە ئەنجامی ئەدەین، ئەوەی ئەوان وێرانیان کرد ئێمە بنیادی ئەنەینەوە. ئەوانەی هەڵەبجەیان کردە قوربانی ململانەی حیزبی خۆیان، ئێمە هەڵەبجە دەکەینە سمبولی یاوەدانی و ئاشتی و پێکەوە ژیان. خورماڵ، هەڵەبجە و سیروان وەکو بروسک هەموو دەچین بۆ دەنگدان. هەورامان سەرزەمین و هەورامین، دڵما دەنگما پەیلیست و پرتەقاڵین. والسلام عليكم ورحمة الله وبركاته. دادگەری کوردستان سەرڕای ئەوەی کە دەسەڵاتی لەنا نەبووە و بە بەردەوامی ویستراوە پەراوێز بخرێت، بەڵام کۆمەڵ هەمیشە بە خەم سوکردنی ئازارەکانی کۆمەڵگەوە بووە. بەردەوام هەوڵی داوە هەژاران و نەداران دڵخۆش بکات و هەتوانی زامی نەخۆشەکان بکات. بۆیە لە ڕابردوودا کۆمەڵ لە ڕێگەی دەستگا و پڕۆژە خێرخوازیەکانیەوە باوکاری خواپێداوانی دڵ و دەروون فراوان توانیوێتی بەبێ جیاوازی خزمەت بەو توێژانە بکات. بەڵام ئازیزانێک وەک دەربڕینی هەستی خۆیان پێیان خۆشە ئەم کارانەی کۆمەڵ بەرز بنرخێن و سپاس و پێزانین بدەنە سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان. لە پای هەوڵ و تێکۆشانی بەردەوام بۆ برایەتی و دروستکردنی یەکڕیزی کۆمەڵێک کەسایەتی بە ناوی شەقامی ئیسلامیەوە تابلۆی ڕێز و سوپاس دەبەخشنە کۆمەڵی دادگەری و بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان. ئێمە وەک کۆمەڵێک کەسایەتی ئیسلامی لە پارێزگای هەڵەبجە سەرەتا بەڕێز مامۆستا محەممەد چیمەنی با فەرمێ بۆ پێشکەشتنی خەڵاتی شەقامی ئیسلامی بۆ برایەتی پێشکەش بە بەڕێز مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان دەکات. با فەرمون. زۆر سپاس بۆ هەریەکە لە بەڕێزان مامۆستا عەلی باپیر سەرۆکی کۆمەڵی دادگەری کوردستان و مامۆستا محەممەد چیمەنی. تاو دەست خۆش مامۆستا. باش
مامۆستا شێخ مەسعود سەرگەتی بۆ پێشکەشکردنی خەڵاتی شەقامی ئیسلامی بۆ برایەتی بۆ بەڕێز کاک کامیلی حاجی عەلی ڕابەری گشتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بەڕێز کاک حاجی موحسین محەممەد ئەمین با فەرمێ بۆ وەرگرتنی لە بری بەڕێزیان. دایکی محەممەد با فەرمێ بۆ سەر ستەیج کە دەڵێت من وەک سوودمەندبوویەکی دەستگا خێرخوازیەکانی کۆمەڵ بە ناوی خۆم و هاوشێوەکانم بە ئەرکی سەرشانم دەزانم پڕ بەدڵ سپاسی جەنابتان و سەرجەمەندامانی کۆمەڵی دادگەری بکەین کە هەمیشە مەشخەڵی دڵسۆزی وەڵگری ئاڵای خزمەت و خەمخۆری بوون. دوعای خێرمان بۆ جەنابتان و سەرجەمەندامانتان. من بەڕەنگی بابانەوە بەشریکەی ئەردەڵانەوە دم باش کۆ سەیفەدین سالار با فەرمێ بۆ سەر ستەیج. بەڕێزان ئێمە لە بەرکەوتوانی چەکی کیمیایی کە ساڵانێکی زۆرە بەدەست ئەو ژەهرەی کە دوژمن پێی چەشتین دەناڵێنین. سەرەڕایەوەی کە دەسەڵاتداران وەک پێویست خزمەتی ئێمەیان نەکردووە، بەڵام فراکسیۆنەکەی جەنابتان لە پەرلەمانتارانی کۆمەڵی دادگەری پارەی سیارەی خۆیان بەخشیە بریندارانی چەکی کیمیایی و بەمبەستی چارەسەرکردنمان بە چەند وەجبەیەک ئێمان بردە نەخۆشخانەی سعودی ئەڵمانی لە وڵاتی سعودیە و سەرەڕای سوودی تەندروستی سوودی ڕوحیمان برد و گەیشتینە خزمەت پێغەمبەری ئازیز و سونەتی عومرەشمان ئەنجامدا. هەر بۆیە بە ئەرکی خۆمانی دەزانین جوانترین و ڕازاوەترین سوپاسی خۆمانتان پێشکەش بکەین. هەمیشە سەرکەوت و سەرفراز بن. لێمان دەپرسن دەنگمان چ سەدا و ڕۆڵێکی هەیە. بێگومان دەنگتان سەدا و ڕۆڵی گەورەی هەیە. بزانن بۆ. بەڵێ دەنگت سەدایە دڵۆب دڵۆب دەریایە. دەنگی من و دەنگی تۆ دەکەین بەلووتکە و ئاسۆ. کۆڵ نادەین و کۆڵ نادەین. ئێمەین کۆمەڵ ئامادەین. عزیزان هەمومان گوێ ڕادێرین بۆ سرودی دادگەری.
دەچێ لە خەموڵا کۆمەڵ ئەمڕا بەرەو ئەوان هەتا دەچێ لە خەموڵا یک دقیقه بس نفهم توضح كياني ساعات على صعبة كذا لە کۆتاییدا زۆر سپاسی ئامادەبوون و ماندووبوونتان دەکەین کە بوونە وزەی زیاتری سەرخستنی لیستی پرتەقاڵی ژمارە 147 کۆمەڵی دادگەری لە بازنەی هەڵەبجە دووبارە زۆر سپاس.